بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێ من یادگار فایقمەم شۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە و میوانەکەشم لاولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ دیارە میوانی ئەم شەوم بەڕێز کاک دڵشاد شەعبان جێگری سەرۆکی لیژنەی پیشە سازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان مەبەستمان لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک قسە گفتوگۆ بکەین. دیارترینیان وەکوێ وازانن ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبووەوە کۆمەڵێک تەوەرتیایە گفتوگۆ کراوە دیارترینیان ڕاستپاردە و وەڵامەکانی پەرلەمانی کوردستانە لە ڕێگەی حکوومەتی ئەرێمەوە بۆ پرۆژە یاسای بودجەی 2018 عێراق. مەبەستمە لەگەڵ کاک دڵشاد لەسەر کۆمەڵێک پرس بوەستین لەوانە پەرلەمانی کوردستان چ تێبینیەکیە لەسەر ئەم پرۆژە یاسایە، چ تێبینی یاسایی و دەستوری و چ ئەوەی پێوترێت تێبینی دارایی. ئایا پەرلەمانی کوردستان چ کێشەیەکی هەبوو لەگەڵ ئەو ڕێژەیە کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە لە 70% کەم کراوە بۆ 12.67%. مەرجیان چییە بۆ ئەوەی بەمە ڕازی بن؟ مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا پەرلەمانی کوردستان باسی چی دیکەی کرد؟ ئایا مەسەلەی یاخود پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان لابردن و هەڵوەشانەوەی ئەوەی پێوترێت پاشەکەوتی سەپێنراوی سەر موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمە گفتوگۆی لەبارەوە کرا، گفتوگۆ لەبارەی ئەوەوە کراوە کە وردە بەرەو زستانە چین و هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیان بە سوتەمەنی و بە نەوتەیە. مەبەستمە قسە لەسەرەوە بکەین لە ئەگەری نەهاتنە پێشەوەی حکوومەتی عێراقی. ئەگەر حکوومەتی عێراقی بەردەوام بوو لەسەر ئەم زمانی هەڕەشەیی کە پەرلەمانی کوردستانیش باسی کردووە، پەرلەمانی کوردستان باشترین بژاردە بە نسبەت نوێنەرانی کورد لە بەغدا لە پەرلەمانتارێکەوە لە بەڕێوەبەرێکی گشتیەوە تا ئاگاتە سەرۆک کۆمار چییە پێیان باشە لە ئێستاە چی بکەن. من زیاتر ناڵێم. کاک دڵشاد شەعبان جێگری سەرۆکی لیژنەی پیشە سازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان سڵاوتان لێبێت. ئەمەوێت بە کورتەیەک دەربارەی دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمان دەست پێ بکەین. ئەمڕۆ باسی چیتان کرد؟ گەشتن بە چی؟ واگەشتن بە چ ڕاستپاردەیەک؟ بەڵێ زۆر سپاس کاکیا دیار. ئەمڕۆ خۆتان دەزانن دوای ئەوەی کە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2018 عێراقی بڵاو کراوە و لەلایەن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنگی بۆ درا، تەنیا ئیمزای سەرۆک وەزیران ماوە، بەڵام بە قەنەعەتی ئێمە خۆ هەم ئەم پرۆژە یاسایە پێشتریش کە بەڕێز دکتۆر عەبادی پێشەوە ببێتە سەرۆک وەزیران سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بوو کە ئەویش کاتی خۆی دەستی هەبوو لە بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان و بە حکمی ئەوەی کە ئێستا وەزیری داراییشە لە عێراق بە وەکالەت خۆی سەرپەرشتی نووسینی ئەم ڕەشنووسەی کردووە و ئێمە وا تەسەوەر دەکەین کە کەسێک خۆی ئەم پرۆژەی حازر کرد بێ حازریشە ئیمزا بکات و بنێریت بۆ پەرلەمانی عێراقی بۆ ئەوەی مناقشەی لەسەر بکرێ و دەنگی لەسەر بدێت کە من تەمەنا دەکەم ئەو هەڵانەی کە تێدان چارەسەر بکرێت نەک تەنیا بە نسبەت کورد هەرێمی کوردستان بە نسبەت پێکهاتەی سونەش زۆر کێشەی تێدا کە بەپێی معلوماتی ئێمە سونەش پێکهاتەی سونەش ڕازی نییە لەو پرۆژە یاسای بودجێ عێراقی کە ئەوەی کە ئامادە کراوە. ئەوەی کە ئەمڕۆ ئێمە مناقشەمان لەسەر کرد پێشی فترەی خۆتان دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەم پرۆژە کۆبوونەوەی کردووە و کوتلە کوردیەکانی پەرلەمانی عێراقیش لەگەڵ پەرلەمانی کوردستان سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکیان ساز کردووە لەسەر ئەم پرۆژە یاسایە. ئەمڕۆ ئێمە پوختەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانتارانی کورد لە بەغدا لەگەڵ فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان پرۆژەیەکمان حازر کرد لە لیژنەی دارایی، پرۆژەیەکی هاوبەش، لیژنەی دارایی و لیژنەی یاسایی بۆ ئەوەی هەندێک ڕاستپاردەمان دەرخستووە بۆ ئەوەی ببنە بناغا و هاوکار بوو. باستەواکرێت کە 90 ڕاستپاردەتان هەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆژە یاسای بودجەی 2018 عێراق. 8 ڕاستپاردەی داراییە و 11 ڕاستپاردەی وەکووترێت یاسایی و دەستوریە. دیارترینی ئەم ڕاستپاردانە چ داراییەکان چ دەستوریەکان چی بوون؟ پێشەوەی بێمە سەر دیارترینی ڕاستپاردەکان ئەوەی جێگەی خۆشحالی و جێگەی سەرنج بوو ئەمڕۆ هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بە پارتی یەکێتی گۆڕان کۆماڵ یەکگرتو و پێکهاتەکانی تر تورکمان هەمویان لەسەرەوە متتەفق بوون کە ئەو پرۆژە یاسایە کە لەلایەن بەغداوە حازر کراوە ئەمە جینوسایدێکی
ترە لەسەر هەرێمی کوردستان لە ڕێگەی اقتصادەوە لە ڕێگەی ئابوووریەوە و ئەمە بڵێ مە بۆ ئاڵاتیانی ژمایی دڵخۆش بەڵێ ئەمە مەبەستیانە کە کۆمەڵانی خەلکی کوردستان سزا بدەن لەبەر ئەوە ئێمە هەمومان هاوڕا بووین لەسەر ئەو هەژدە ڕاستپاردانەی کە دەنگمان بۆدەوە بە تێکرای دەنگیش ئەم ڕاستپاردانەمان دەرکردووە هەمویان بە پەروژ بوون بۆ هەرێمی کوردستان هەمویان بە پەروژ بوون بۆ ئەو وەزعی کە ئێستا لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدادا دروست بووە گرنگترین ئەو ڕاستپاردانەش لە ڕووی قانونی و دستوریەوە ئەو دەستەواژانەی کە بەکارهێنراون بە مەبەست بێ یانیش بۆ ئیستیفزاز بێ ئیستیفزازکردنی هەرێمی کوردستان ئەویش لابردنی دەستەواژەی هەرێمی کوردستان وەکو ناساندنی ئەم هەرێمە وەکو کیانێکی فدرالی بە پێی مادەی 117 دستوری عێراق کە نەسەکەی وا هاتووە لە دستوری عێراقدا يقر هذا الدستور عند نفاذه أقليم كردستان وسلطاته الحالية أقليما اتحاديا أما كرتو براوة ولما دي صدو بستويكي دستوري عراقيش دا بهمو خالكانيا وباس لشونيتي ممارسة كردني دا صلاة كان لهريمي كردستان كراوة وبيشغلوا مادي صدو بازدا ك باسی ئەوە کراوە کە پەرلەمانی کوردستان زۆربەی ئەگەر خلاف دروست بوو لە بینی ئەو یاسایانەی کە لە عێراق دەردەچن ئەولەویەت بوو ئەو یاسایانە کە لە پەرلەمانی کوردستان دەردەچن بێژگەلەوە ئەو سوڵوتاتی هاوبەش لە مادەی 112 یان 114 گەر زاکیرەم هیم بێ ئەمانە خروقاتی ئەو خەرقە دستوریانەی کە لە ناو پرۆژە یاساکەدا هاتووە ئەمانەمان تەرکیزمان خستوتە سەرێ بێژگە لەوەش ئەو 12.67 کە دیاری کراوە ئەمەش مخالفی ئەو ڕێکەوتنە سیاسیەیە کە لە ساڵی 2005 کراوە لە بینی ئەمە شەر لە چوارچێوەی پێشێلکاریەکان و خروقاتەکانەکەیەوە ئاماژەتان پێدا لە چوارچێوەی خروقاتی دستوری و قانونی ئەوەی کە ئیتیفاقی لەسەر کرا تاوکو بە پێی دستوری عێراقی ئیحسایەکی سەرتاسەری لە عێراق دەکرێت بۆ ئەوەی سەرژمێرەیەکی سەرتاسەری دەکرێت ئەوە دەبێت تعامل لەگەڵ 170 بکرێت بۆ هەرێمی کوردستان بە نسبەت شایستە داراییەکانی هەرێمی کوردستان کە ئەمەش مخالفی ئەو قانونەیە و بێژگەلەوەش یاسای ژمارە 95 ساڵی 2004 وابزانم ئەوەی کە پەیوەستە بە چۆنیەتی وەرگرتنی قڕوز و چوانێتی تعاملکردنی ئەو قەرزانەی کە حکوومەتی ئیتیحادی وەردەگرێت لەگەڵ هەرێمی کوردستان مەسەلەی لە ڕووی اقتصادیەوە ئێمە و لە ڕووی قانونیەوە بە هەموو شێوەیەک ڕەت دەکەین کەمتر لە 170 بودجە بۆ هەرێمی کوردستان تەخسیس بکرێت. با یەکێک لەسەر و خاڵانە بوەستین کاک دڵشاد. بەنسبەت دانانی ڕێژەی لە 12.67 بۆ هەرێمی کوردستان ئێوە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان کە دانیشتنەکەشتان داخرا بوو بەڕووی کەناڵەکانی ڕاگەیاندن چکە وتان ژمارەی و باس و پرسی هەستیاری تیا باسەکرێت. دانانی ڕێژەی لە 12.67 بۆ هەرێمی کوردستان چ کێشەیەکی هەیە بۆ هاوڵاتیانی بە زمانێکی سادە ڕوون بکەیتەوە؟ بە زمانێکی سادە 12.67 ئەگەر خەرجیاتی سیادی و حاکیمە لێ دەربێنیت لە 106 دەمێنێت ئەو 106 کە تەخسیس کراوە دەکات 6.8 تریلیۆن ئەگەر تۆ دابەشی 12 مانگ بکەیت دەتوانی تەنیا 140 بۆ 45 ئەو موچەی کە هەیە دابینی بکەیت جا تۆ باسی چونکە ئەوان کە ئەم بودجە بە هەرێمی کوردستان دەدەن دەبێ بە مەرجێک ئەو نەوتەی کە هەتە ڕادەستی بکەیت و داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆش هەمووی ڕادەستی بکەیت و هیچ علاقەتی بە حەقدەستی کۆمپانیا ناوتیەکانیشەوە نیە حکوومەتی عێراقی و حکوومەتی عێراقی دەڵێ هیچ حەقم بە ئەو قەرزانەش نییە کە پێشووتر کردوتانە کە پێشووتر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی بڕینی بە شەبوجێ هەرێمی کوردستانی کردبوو کە تووشی ئەو قەیرانە داراییە بووە لە ساڵی 2014 تاکو ئێستا. یعنی بە هەموو شێوەیە سادەتری بکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە 897 ملیار و 500 میلیۆن دینارە بۆ موچە بەڵام بەپێی ئەوە 330 میلیارد دینار ئەبێت. بەپێی ئەوە یعنی لە بینی 330 بۆ 400 میلیارد زیاتر تێپەر نابێت یعنی کورت و کرمانج ئەم بودجەیە ئەم ڕێژەیە یعنی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان سزادانی خەڵکی هەرێمی کوردستان.
واتە لە جیاتیەوەی باری سەرشانی هەرێمی کوردستان و قەیرانەکە سوکتر بکە قورستریە کاتە ئەو ڕێژە کە دانراوە ڕێک وایە لەبەر ئەوە ئەگەر دانوستاندن نەکرێ ئەگەر گفتوگۆ نەکرێ لەسەر کۆمەڵێ خاڵ کە تێدایە ئەو حساباتانەی کە بۆ هەرێمی کوردستان کراوە بەرامبەری ئەوە کە بۆ کۆمەڵی خەلکانی تر پێکهاتەکانی تری عێراقی کراوە ئەرز و ئەسمان لێک جێوازە و ئەگەر فشارێکی حەقیقی نێودەوڵەتی و ئەمریکا نەبێ ئەوە ڕێک دەبێتە هۆی ئەوەی کە خەڵک برسی بێ لە هەرێمی کوردستان یانیش دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتە هەڵوێستێکی تری هەبێ. بەڵێ لە پەرلەمان باسیەوەتان کرد کەوە تا یەکێتی ئەوروپا نەتەوە یەکگرتوەکان ئەمریکا هەموو وڵاتان فەڕەنسا ئەڵمانیا هەمویان پاڵپشتی لە دانوستانەکەن و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە دوای 16 ئۆکتۆبرەوە تەنها زمانێک کە بەکاری هێناوە زمانی دانوستان و دانیشتن و دیالۆگ بووە لە بەرامبەردا حکوومەتی عێراقی تەنها زمانێک تا دوێنێش کە بەکاری هێناوە زمانی هەڕەشە بووە. پەرلەمانی کوردستان لەم بارەیەوە گەشت بەچی؟ من گفتوگۆی ترم ماوە لەسەر بودجەکە بەڵام با وەڵامی ئێمە وەرگرمەوە. بەڵێ خۆ ئێمە بڕیار یعنی یەکێک لەو جیهاتانەی کە ئەم ڕاستپاردانەی ئاراستە دەکەین بۆ قونسڵیاتی ئەژنەبیە لە هەرێمی کوردستان و ڕەنگە شاندێکیش پێک بێ لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی سەردانی ئەم نوێنەراتیانە بکە ئەوانەی کە لە هەرێمی کوردستاندا و قونسڵیانەی کە لە هەرێمی کوردستاندا ئیش دەکەن یاخود دانیشتنێکی ڕێک بخرێ بۆ ئەوەی ئەو حەقائیقانەی کە دژ بە هەرێمی کوردستان لە ناو پرۆژە یاسای بودجەدا هاتووە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی داراییەوە بۆ ئەوانە شی بکرێتەوە هەرچەندە من دڵیام لەوەی کە ئەوانە هەمویان معلوماتیان هەیە چونکە دیسکی بەدواداچوون لە هەموو قونسڵیەک هەیە کە چ لە عێراق دەگوزارێت چ لە هەرێمی کوردستان دەگوزارێت بەڵام ئەوەش باشترە کە ئێمە خۆمان ڕاستەخۆ پەیامی خۆمان پێیان بگەینین و پێیان بڵێن کە بە شێوازێک حکوومەتی عێراقی دەیاوێ هەڵسوکەوت لەگەل هەرێمی کوردستان بکات یعنی بە وازحی دەبێت باوانە بڵێن عێراق ئەگەر نەوێ لی جیا ببینەوە دەبێت ئێمە وەکو هاوڵاتی خۆی حساب بکات ئەگەر کەواتە با لەسەر ئەمە قسە بکەین کاک دڵشاد پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەر ئەوە کرد ئەگەر حکوومەتی عێراقی دانوستانی دواخست و بەردەوام بوو لەسەر بەکارهێنانی زمانی هەڕەشە بژاردەی کشانەوە لە عملی سیاسی و ینی پرۆسی سیاسی لە عێراق لەلایەن کوردەوە تاوتوێ کرا قسەی لەسەر کرا ئەمڕۆ لە پەرلەمان ئێمە بە شێوەیە ڕسمی مناقشەمان لەسەر ئەو شتە نەکردووە چونکە ئێمە هەمومان ئیمانمان بەوە هەیە کە دەبێت ئەو کێشانەی کە هەیە بە گفتوگو و دیالوگ چارەسەر بکرێ بەڵام بە شێوەیەکی ناڕسمی ینی ئێمە سەردانی هەندێک کوتلەی ناو پەرلەمانیمان کرد ئەوان سەردانی ئێمەیان دەکرد یعنی لەسەر شتێک متتەفق بوون کە ئەگەر هاتوو عێراق بەو شێوەیە بەردەوام بێ هەڵوێستەکانی بەو شێوە بەردەوام بێ ئێمە دەبێت لە کۆتاییدا لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە کۆدەنگیەوە هەڵویستێکیان هەبێ و تقریبان دەتوانم بڵێم هەمووان لەسەر ئەمە متتەفق بوون بە شێوەیەکی ناڕسمی کە باشترین بژاردە ئەوەیە کە تۆ بەو شێوە تەعامل لەگەڵ هاوڵاتی خۆت بکەی ئێمەش ڕەنگە باشترین بژاردە ئەوە بێ لە پرۆسەی سیاسی عێراق بکشینەوە بە ئەمەش بە ئێمە ئەمە مەسئولیەتێکە ئەمە مەسئولیەتی زیاتر لانە سیاسیەکانە چونکە ئەمە زیاتر پرسێکی سیاسیە و دەبێت لانە سیاسیەکان لەسەر ئەم پرسە متتەفق بن اینجا وەکو پەیامێک بیدەنە بەغدا گەر هاتوو بەغدا هەر شێوە کاک دڵشاد لەناو شەقامی کوردیە بە شێوەیەک لە شێوەکان بێهیواییەک بەرامبەر پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارانەیە پێیان وایە کە پەرلەمان و پەرلەمانتاران ناتوانن ئەو کاریگەریان هەبێت ئێستا دوای گۆڕانکاریەکان دوای ئەوەی هەرێمی کوردستان بە شکستێکی گەورەیە تێپەڕی و ئەوتێت بەشێک نیوەی خاکی هەرێمی کوردستانمان لەدەست داوە پێتان وایە پارتە سیاسەکان گوێ لە پەرلەمان بگرن و گوێ لەو کۆدەنگیەی کە لە ناو پەرلەمان هەیە بەلایەنەوە گرنگ بێت و گرنگی پێ بدەن خۆ لە هەموو پەرلەمانێکی دنیاوە کوردستانیش وەکو جزئێک لەو دنیایەکی هەیە ینی ئێمە مەسەڵەن خۆم نوێنەراتی پارتی دیموکراتی کوردستان دەکەم لە ناو فراکسیۆنی پارتی لە ناو پەرلەمانی کوردستاندا بێژگە لەوەی کە نوێنەری هەموو خەڵکی کوردستانن بەڵام ئەندامی لیستی حزبێکی دیاریکراوم لە ناو پەرلەمانداوە یعنی زۆر تەبیعیشە لەسەر بە تایبەتی پرسە سیاسیەکان ئیعاز لە حزبەکانی خۆمان وەربگرین
بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بەدی دەکران لە ناو پەرلەمانی کوردستاندا و لە ناو کوتلەکانی پەرلەمانی کوردستاندا ڕنگدانەوەی وابزانم ئەو ئیعازەیان هەبووە، یعنی دیارە ئەوانیش لەگەڵ مەرجعیاتی خۆیان دانیشتنیان هەبووە چ بە شێوەیە ڕسمی چ بە شێوەیەکی ناڕسمی، یعنی ڕنگدانەوەی ئەوە هەبوو کە کۆدەنگیەک هەیە لەسەر پرسی یەکپارچەیی خاکی هەرێمی کوردستان و لەسەر پرسی ڕوبەروبوونەوەی لایەنە سیاسیەکان بەیەکەوە لەگەڵ حکوومەتی عێراقی. یعنی ئەم شتە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بەدی دەکراوە، باشترین دەلیلیش باشە حزوری هەموویان لە ناو ئەو ڕاستپاردانە بوو. بەڵێ باشە بەپێی ئەو زانیاری و هەواڵانەی بڵاو کرانەوە پەرلەمانی کوردستان و ئێوەی نوێنەرانی خەڵک لە ناو پەرلەمانی کوردستان بە تەواوی فراکسیۆنەکانەوە هاوڕابوون لەسەر ئەوەی کە ڕازی بن بە ڕێژەی لە سەدا 12.67 بە مەرجێک. ئەو مەرجە چییە؟ ئەو مەرجە ئەوەیە ئەگەر کە 12.6 حەقیق لە بودجەی عێراقی لە کۆی بودجەی عێراقی بە هەرێمی کوردستان بدرێ، یعنی نێن جارێکی تر نەفەقاتی سیادە و حاکیمە لێ دەربێنن، اینجا دوای دەرهێنانی نەفەقاتی سیادە و حاکیمە کە ئەم ساڵە نێزیکەی 140 بودجەی عێراقیە بێن 12.6 مان بدەنێت، چونکە ئەگەر 12.67 کۆی بودجەی عێراقی ئەوەی کە تەرخان کراوە 108 تریلیۆن دینارە، ئەوە تقریبان تۆ دەتوانی بڵێ نێزیکەی 11 بوو 12 تریلیۆن مام بەبەردەکەوێ کە تۆ دەتوانی لە 100 موچەی فەرمانبەران بدەی وە جوزێکیش بۆ ئیستیسمار تەخسیس بکەی. هەست ناکەن ئەم مەرجەی ئێوە مەرجێکی تعجیزیە و لە ئەنجامەکەشیەکە و حکوومەتی عێراقیش بەشی ئێوە ینی خەڵکی شارەزای تایە کە بەمە بزانن. بۆ نمونە ئەگەر 12.67 بە پێی ئەو داتانەی لە بەردەستی منە بەبێ بودجەی سیادی بدرێ بە هەرێمی کوردستان نزیکی 13 تریلیۆن دینارەکە، بەڵام ئەگەر ڕێژەی لە 117 بدرێ بە هەرێمی کوردستان بە بڕینی بودجەی سیادی و حاکیمە 11 تریلیۆن دینارەکات. واتە حکوومەتی عێراقی لە قازانجیایەتی 70% بدا بە هەرێمی کوردستان بە بڕینی بودجەی سیادی و حاکیمە اینجا نزیکی 2 تریلیۆن دیناری بۆ ئەگەڕێتەوە. ئەم زانیاریانەوە نییە کەواتە ئەم مەرجە بۆچی؟ نا خۆی دەزانی چۆنە ئەمە ئەم مەوزوعی 12.67 بەبێ سیادی بدرێ یان دوای دەرکردنی سیادی یان لە 117 یان چۆنیەتی تعریفکردنی فەقەراتی خەرجیاتی سیادی و حاکیمە لە ناو بودجەی عێراقی ئەمە بە دانوستاندن دەکرێت. خۆی ڕاستیەکە دەبێت دەزانی چۆن بێت. ڕاستیەکە بەپێی دستوری عێراقی دانانی بودجەی عێراق یەکێکە لە دەسەڵاتە حەسریەکانی حکوومەتی عێراقی، بەڵام لە دستوری عێراقیشدا دەڵێت دەبێت زامنی مستحقاتی هەرێمی کوردستانیش بکرێ بە شێوەیە کە بتوانن خۆیان بەڕێوە بن، یعنی شاستەدارایەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی بدرێ. یعنی ئەوەی کە بەبێ سەر ئێشە دەبێت حکوومەتی عێراقی بکات و ئەگەر کێشەی سیاسی مەبەستیان کێشەکانی سیاسی نەبێ، برسیکردنی خەڵک نەبێ، هەندێک کۆمەڵی شت کە ئەوان بەنیازن بیکەن لە ڕابردوشدا پلانیان بۆ داڕشتەوە بۆ ئەوەی ئەنجامی بدەن، ئەوە دەبێت 117 بودجەی عێراقی ئەوەی کە تەخسیس کراوە لە 117 بودجە بۆ هەرێمی کوردستان دابنێن بە مادەیەک. اینجا ئەوەی کە هیچ مشکلێکیشمان نییە ئەگەر بودجەی سیادی و حاکیمە لێ دەربێنن، بەڵام بە مەرجێک 117 حەقیقی بودجەی حاکیمە و بودجەی سیادی دواتر بەپێی فەرمانێکی وەزارەتی مالیە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەو جوزئەش بۆ هەرێمی کوردستان بنێرن و فەقەرەی گرنگتریش لەوە دوای ڕادەستکردنی 250,000 نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت تحملی حەقدەستی کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستانیش بکەن. کەواتە با لەسەرمە من پرسیارێ بکەم، حکوومەتی هەرێمی کوردستان جەنابتان جێگری سەرۆکی لیژنەی نەوت و گازن لە پەرلەمانی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی زانیاریەکانی ئێوە لە ئێستادا ئامادەیە کە 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە لە ڕێگەی عێراقەوە ڕەوانە بکات بۆ دەرەوە؟ ئەوەی کە ئێمە لێ ئاگادارین بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە، بەڵام بە مەرجێک دەبێت دانوستاندن بکرێت کە ئەم نەوتە چۆن ئەو نەوتەی کە چۆن ڕادەست بکرێت، داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناخۆ
چۆن ڕادەست بکرێ حەقدەستی کۆمپانیا نەوتیەکان چۆن بدرێت تعریفی خەرجیاتی سیادی و حاکیمە چۆن بکرێ ئەو قەرزانەی کە حکوومەتی عێراقی کردووەتی چەندی لەو قەرزانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تەخسیس کراوە لە نێزیکەی 7 میلیارد دلار ئەو قەرزانەی کە لە بودجەی ئەم ساڵەدا کراوە تەنیا 50 میلیۆن دلاریان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیان تەخسیس کردووە کە ناکاتە سەدایەکیش کەمتری زۆر کەمترە لە سەدایەک یعنی هەندێک شتی تەکنیک کۆمەڵێک پرسیاری زۆریشم ماوە بەنسبەت بینەر و بەنسبەت هاوڵاتیانەوە زۆر گرنگە لە نوێترین زانیاری و پێشاتە حەیدەر مەنسووری باڵیۆزی عێراق لە رووسیا ئەڵێ پێویستە گرێبەستەکانی نێوان هەرێمی کوردستان و رووسیا مەبەستی ئەوانەی ڕووسنەفتە دووبارە واژۆ و تەوقیع بکرێنەوە بە حزوری عێراق یان وەسیلەیەک و میکانیزمێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی مافی حکوومەتی ئیتیحادی تیادا پارێزراو بێت ئایا ئەمە ممکنە کە لە نێوان هەرێم و ڕووسنەفت دووبارە ئیمزا بکرێتەوە ئەگەر ئەوە جارێکی تر دووبارە ئیمزا بکرێتەوە تۆ دەبێت پێداچوونەوە بە هەموو ئەو عەقدانە بکەی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ غاز بروم کردوەتی لەگەڵ داناغاز کردوەتی لەگەڵ گەنێل ئەنەرژی و بوتاش و DNO ئەوانە کردو یعنی ئەم عەقدانەی کە کراوە هەمووی بەپێی دستوری عێراقی و بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2007 نەوت و گازی هەرێمی کوردستان کراوەت کە تا ئێستا لە حکوومەتی عێراقیدا یاسای نەوت و گازیان نییە بە پێی مادەی 115 دستوری عێراقی ئەولەویەت بۆ یاسای هەرێمی کوردستانە لە مووقفی هێزایە دۆخی لە هەرێمی کوردستان زۆر باشترە و باڵیۆزی عێراق لە رووسیا ئەڵێ ئێمە پابند و ملزم نابین بەو گرێبەستەی واژۆ کراوە لە نێوان ڕووسنەفت و هەرێمی کوردستان ئایا ئەمە وا ناکە لە نەتیجەی هەرێمی کوردستان دیسان بچێتەوە سەر ژێر باری حکوومەتی عێراقی و ڕازی بێ بەوەی کە دووبارە واژووی بکاتەوە یان هەڵیشی وەشێنێتەوە ئەوە نقطەی قووەتی هەرێمی کوردستانە چونکە حکوومەتی عێراقی زۆر هەولیدا کە بە ڕێگەی هێز خاڵی سنووری پێشخابور وەربگرێ و لەو ڕێگایەوە بە هەندێک عەقدی کە کراوە ڕەنگە لەگەڵ تورکیا و BP بەریتانی بۆ نوێژەنکردنەوەی بۆڕی کۆنی نەوتی بەندەری جیهان بۆ کەرکووک بۆ بەندەری جیهان زائیدەن ئەو عەقدەی کە لەگەڵ BP کراوە کە ئەو نەوتەی لە کەرکووکە لە ڕێگەی بۆڕی خۆیانەوە هەناردەی تورکیا بکەن بەڵام نەیانتوانی ئەمە بکەن و بێژگەل لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەستی لەگەڵ کۆمپانیای ڕۆزنەفت هەیە بۆ سەدا 60 پشکەکانی بۆڕی نەوتی هەرێمی کوردستان کە ئەمە ئێستا بووتە ڕەنگە کێشایەکی نێودەوڵەتیش کە ئەو عەقدەی کە لەگەڵ ڕۆزنەفت کراوە بەپێی دستوری عێراقی و یاساکانی عێراق و هەرێمی کوردستان کراوە ئەم کۆمپانیە زەبەلاحانە کۆمەڵێ مستەشاری قانونیان هەیە خۆ مەجبور نیم بە 10 میلیار و 20 میلیار و 30 میلیارد دلار ئیستیسمار بکەن بەبێ ئەوەی کە پێشمەرگەتان کرد یاخود ئەو بودجەیە کرد کە بۆ بمبورە کاتەکەم وردەودە لە کۆتایی نزیکە بێتەوە بۆیە ناچارم پرسیارەکانی دیکەم بکەم سەبارەت بە پێشمەرگە ئەوترێت لە بودجەی عێراق 7 تریلیۆن و 500 میلیارد دینار بۆ موچەی حەشدی شعبی و هێزی بەرگری عێراق دانراوە ئایا هیچ ڕێژەیەک بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دانراوە دەزانی مشکلە چیە ئەو ئەگەر تۆ سەیری پرۆژە یاساکە بکەی مورکەیەکی مەزهەبی پێوە دیارە یعنی تقریبا وەکو جەنابەت ئیشارەت پێدا لە فەقەرەیەک 4.8 موچەی فەرمانبەرانی عێراق ئیستیقطاع کراوە کە دەکاتە نێزیکەی تریلیۆنێک و 700 میلیارد دینار بۆ حەشدی شعبی لە شوێنێکی تر تریلیۆنێک و 720 میلیارد دینار تەخسیس کراوە بۆ معاشاتی ئەوان لە قەرزێکی 2 میلیارد و 500 میلیۆن دلاریدا بۆ کڕینی چەک 100 میلیۆن دلار بۆ کڕینی چەک بۆ حەشدی شعبی تەخسیس کراوە لە فەقەرەیەکی تردا یعنی حسابێکی جاری خاص دەبێ بکرێ بۆ حەشدی شعبی بۆ تەبەڕعات بۆ هەیئەی حەشدی شعبی نێزیکەی 5 بۆ 6 تریلیۆن تەخسیس کراوە بۆ بودجەی حەشدی شعبی بۆ وەقفی سنی 200 میلیۆن دلار بۆ وەقفی شیعەت 400 میلیۆن دلار بە واضحی ناوی محافظەی بەسڕیان هێناوە میسان و زێقار و موسەنا و واست و ئەوانەیان هێناوە کە بۆ مەشاریعی گەورەی ئاو و کارەبا و ئەوە بەهی شێوەیەک نە باسی هەرێمی کوردستان کراوە نە باسی مەناطقی سنیش نەکراوە یعنی مورکەیەکی ئێمە کێشەمان لەگەڵ مەبەستەکە زۆر وەڵامەکەم وەرگرتەوە بۆ پێشمەرگە هیچ شتێک تەخسیس نەکراوە بۆ پێشمەرگە هیچ شتێک تەخسیس نەکراوە بەڵێ ئەمە زۆر ڕوونە دەستت خۆش بێت سێ پرسیارم ماوە بە کورتی و پوختی لە دوو خولەکە وەڵامم بیتەوە مەمنون تەبم
ئایا بیرتان لەوە کردەوە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان کە ئێمە بەرە وەرزی سەرما و سۆڵە ئەچین تۆزێک نەوت بدەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ واللهی من تەمەنام دەکرد نە ئێستا پێشی مانگێک ئەوە کرابە بەڵام ئەمە احتیمال دەکاتە سەر توانەکانی احتیمال دەکاتە سەر توانەکانی هەرێمی کوردستان یعنی ئێستا هەرێمی کوردستان هەمووی 250,000 هەرێمی کوردستان کەم فشارە دروست دەکەن هەمووی 250,000 بارمیلی نەوتی هەیە ئەمەی ڕادستی حکوومەتی عێراقی بکات بیکاتە بودجە بیکاتە نەوتی سپی یعنی ئەمە دەبێت وەڵامەکەی لای حکوومەتی هەرێمی کوردستان بێت کە چۆن بتوانێت ئەمە بکات بە سەراحەت. باشە ئەمڕۆ لە پەرلەمان باسی ئەوتان کرد کە ینی پاشەکەوتی سەپێنراو بەسەر موچەی هاوڵاتیان و موچە خۆرانە هەڵوەشێننەوە ئەخر چۆن هەڵی دەوەشێنینەوە ینی ئێستا ئەو داهاتەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستاندا 160 کەم کردوتەوە ینی مشکلەکە ئەوەیە پێش ئەوەی کە نەوتی لەدەست دەی پرۆژەیەک هەبوو ئی هاوبەش لە بینی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان تقریباً لە قۆناغی کۆتاییدا بوو کە نەک وەکو جاران موچە وەکو خۆی بدرێ بەڵام نەک وەکو ئێستاش بەو پاشکەوتەی کە ئێستا هەیە بە شێوەیە کە کۆمەڵانی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێی ڕازی بن بەڵام مشکلەکە ئەوەیە کە تو ئەو داهاتەی کە هەتا لە 160 لەدەستداوە ئێستا. باشە کاک دڵشاد کۆتا پرسیارم سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی ستراتیژی کوردستان لە ئەنجومەنی وەزیران ئەڵێت لە حکوومەتی هەرێم 2446 خانەنشین هەیە بەپێی بەدواداچوونەکانی ئێمە 7 بۆ 8 یاسایی و ئاساییە 164 نایاسایی و نائاساییە کەی پەرلەمان بیر لەوە کاتەوە ئەم خانەنشینە نایاسایی و نائاساییانە پارەیان ببڕێت و تەنانەت پێویست کە سزاش بدرێن ئەمە بە کورتی بێ سوپاس دەکەم بە سەراحەت دەبێت ئەمە حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان طبعاً ئەم خانەنشینی نایاسایی و هەندێکیان ئەسڵەن میلەفی هینیان نییە میلەفی وەزیفیان نییە دەبێت هەموو لانە سیاسیەکانم بەپێی ئەو حەجمەی کە هەیەە پارتی یەکەتی بە ئەسەری ڕەجعی گۆڕان ڕەنگە کۆمەڵ و یەکگرتوش هەیان بێت دەبێت حزبە سیاسیەکان جەری بم بڕیارێک لەو بارەیە بدەن بۆ ئەوەی ئێمەش بتوانین ئێمە حکوومەتی هەرێمی کوردستانیش پێکەوە بتوانین ئەم کێشە چارەسەر بکەین پرۆژەشمان هەیە بە شێوەیە کە تۆ ئەوانیش ڕازی بکەیت ئەو بندیوارانەش ڕازی بکەیت بەڵام دەبێت ئیشی لەسەر بکەیت و قەراری سیاسی دەبێت بەڵێ هیوادارین حزبەکان هاوکاری پەرلەمان بن بۆ ئەوەی بندیوارەکان و هەوەی بە نایاسایی موچە وەرەگرێت نەکرد موچەکانیان ببدرێت بەڵکو ڕوبەڕووی یاساش بکرێنەوە کاک دڵشاد شەعبان جێگری سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە و سەرچاوە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان زۆر سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ کاتەی بەبینەرانت بەخشی. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا بم خواتان.